ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ مسلمانێکی هەژار و کۆمەڵە خەڵکێکی دیکە دانیشتە بوو. لەو کاتەدا مسلمانێکی دەوڵەمەند هات و بینی لە هیچ شوێنێک جێی نەدا بنیشێ تەنها تەنیشت هەژارەکە نەبێ. بۆیە کاتێک کە چووە لای هەژارەکەدا بنیشێ لەسکی شمەکەکانی کۆ کردەوە و ئینجا دانیشت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەمەی بینی پێی فەرموو ئەوە بۆچی جلەکانت کۆ کردەوە؟ نەوەک کابرا تووشی دەوڵەمەندی بکەی یاخود خۆت تووشی هەژاری بکەی؟ بۆیە پیاوە دەوڵەمەندەکە بەم قسانە زۆر پەشیمان بوو، دڵی تەنگ بوو، فەرمووی ئەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم، با سزای ئەو دەروونم بێ کە وای پێکردم، ئەوە من نیوەی ماڵەکەی خۆم بەم پیاوە بەخشی. پێغەمبەریش صلی الله عليه وسلم لە هەژارەکەی پرسی ئەی عەبدوڵڵاه تۆ وەری دەگری؟ هەژارەکەش فەرمووی نەخێر ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، لەوە دەترسم کە وەری گرم و دەوڵەمەند بم دوای منیش وەکو ئەوم لێبێ کە خۆم لە خەڵکی بە گەورەتر بزانم.